ئافات و بەڵاکانی و زیانەکانی نەزەر چین؟ یەکەم لە ئافات و بەڵاکان و زیانەکانی نەزەرکردن ئەوەیە کە خانەکانی مێشکی ئینسان خراپ دەکات و قەلەقی لە دڵ و دەرونی ئینساندا دروست دەکات و داخ و حەسرەت لە دڵی ئینساندا دروست دەکات. بەمەش جەستەی ئینسان تووشی نەخۆشی دەبێت بەڕێزان. بۆیە گوتراوە ئەو کەسەی کە بەردەوام چاوی بەرەڵا دەکات بەردەوام داخ و حەسرەتی هەیە. ئەو کەسەیە بەردەوام داوای شتێک دەکات بە دوای شتێکدا دەگەڕێیان تووشی تاوان دەبێت یان ئەوە تا داوای دەکات بەڵام بۆی نایەتە دنیای واقع. ئەو کەسەیە لە دنیای خەیاڵدا دەژی و واز لە دنیای واقع دێنێت. ئەو کەسەیە بەرەو خەیاڵات دەڕوات و بەرەو فکری خراپ دەڕوات خوا پەناماندات. بۆیە ئیبن القەیم گوتوویەتی بنچینەی هەموو ئەو تاوان و گوناهانەی کە تووشی ئینسان دەبن سەرەتاکەی لە نەزەڕەوە تووشی ئینسان دەبن. بۆچی؟ چونکە نەزەرکردن خەتەرەیەک لە دڵی ئینساندا دروست دەکات. دوایی ئەو خەتەرەیە دەبێت بە فکرە، دوایی ئەو فکرەیە دەبێت بە شەهوەت، دوایی ئەو شەهوەتەش دەبێتە کردار خوا پەناماندات. بۆیە تەماشا دەکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرموویەتی النظر سهم مسموم من سهام ئیبلیس. هەرچەندە زوعفێکیش لە هەندێک ڕیوایەتەکاندا لەو فەرمایشتەدا هەیە بەڵام ماناکەی زۆر تەواوە کە دەفەرمێت بەڕاستی نەزەرکردن تیرێکە لە تیرە ژەهراویەکانی شەیطان. زانایان پێمان دەڵێن بۆچی پێغەمبەر فەرموویەتی تیرێکی ژەهراویە؟ لەبەر ئەوە هەروەکو چۆن تیرێکی ژەهراوی کە بەرجەستەی ئینسان دەکەوێت هەر بەوەندە ناوەستێت کە شوێنەکە بریندار دەکات، بەڵکو ئەو ژەهرەیە لە ڕێی ئەو برینەیەوە بڵاو دەبێت بەناو هەموو جەستەی ئینساندا. سبحان الله، ئەو نەزەرە تەنها شوێنەکە ناپێکێت، تەنها زەرەری بۆ چاوی ئینسان نییە، بەڵکو زیانەکەی دابەش دەبێت بەسەر هەموو جەستەی ئینسانەوە وەکو چۆن تیرێکی ژەهراوی لەو ڕێی ئەو تیرەیەوە لە ڕێی ئەو پێکرانەیەوە ژەهرەکە دابەش دەبێت بەسەر هەموو جەستەی ئینساندا و هەموو جەستەی ئینسان دەگرێتەوە، تاوانی نەزەریش بەو شێوازەیە هەموو جەستەی ئینسان دەگرێتەوە. بۆیە ئەو کەسە هەمیشە ئاوات بە شتێک دەخوازێت کە مەحاڵە و هەمیشە ئاوات بۆ شتێک دەخوازێت کە بەدەست نەهاتووە و ئەو کەسە لە خەیاڵدا دەژیت و هەروەها لە دنیای واقعدا دەبڕێت. دەی خراپترین شتیش ئەوەیە کە ئینسان لە خەیاڵدا بژیە و لە دنیای واقعدا داببڕێت، هەمیشە ئەو کەسانە تووشی و ناڕەحەتی و هەروەها تووشی زیان دەبن. ئەنجا دوو هەمینیان نەزەر ڕووناکی دڵی ئینسان دەکوژێنێتەوە، شیرنایی ئیمان لە دڵی ئینساندا کەم دەکاتەوە، تامی عیبادەت نایەڵێت، ئینسان لە عیبادەت تەمبەڵ دەکات. سێهەمینیان لە زیانەکانی نەزەر ئەوەیە کە دەرگای عیلمی شەرعی لەسەر ئینساندا دەخات، دڵی ئینسان تاریک دەکات، ڕووناکی دڵی ئینسان نایەڵێت. وەکو ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە دەچێتە لای مامۆستایەکەی و کاتێک کە دەڵێن نەزەڕێکی کردووە کە چەند عیلمێکی لەبیر چۆتەوە و لەبەرکردنی لاواز بووە، دەڵێ شەکەوت إلى وكيع سوء حفظي، چوومە لای وەکیعی مامۆستاکەم شکاتی ئەوەم کرد کە لە ڕاستیدا لەبەرکردنم خراپ بووە. فأرشدني إلى ترك المعاصي، مامۆستاکەم ئامۆژگاری کردم، ڕێنمونی کردم بەوەی کەواز لە گوناه و تاوان بێنم. وأخبرني بأن العلم نور، وپێی گوتم هەواڵی پێدام ئەو علم و زانیاریە نور و ڕووناکی خوای پەروەردگارە، ونور الله لا يهدى لعاصي، نوری خوای پەروەردگاریش ڕێنمونی ئینسانی گوناهکار و تاوانبار ناکات. کەواتە بەڵێ ئافات و بەڵاو زیانەکانی نەزەر گەلێک زۆرن، بەر لەوەی کە ئینسان تاوانی بۆ بنووسرێت لە ڕووی دەرونیشەوە زۆر زیان و هەروەها بەڵاو ئافات هەنە بەسەر ئینسان دێن بەهۆی ئەو تاوانەوە.